گەیشتە نازیە دیارە ئێمە لەنێو خوێندەکانە بە هەموو شتەکانیەوە بەداخەوە کە ئێمە ئێستا حتا خوێندنەکە لە مناڵان قەدەغە کراوە، حتا خوێندنەکە نیە بۆ مناڵان. بەڕاستی ئەمە یەکێکە لە کارە گرنگەکانی سەردەری بەرگری لە مافەکانی مناڵان کە لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی ترا یەک بگرن، دەستخەنە ناو دەستی یەک کە ئیتر ئەمە ئەبێ بەس بێ. ئێمە وەک سەنتەری بەرگری لە مافەکانی مناڵانی کوردستان کە ساڵانێکە کارەکەین بۆ مناڵان لە زۆر بوار، وەکو بە پێویستمان زانی کە دووهەمین کۆنفرانسی سەنتەر ئەمڕۆ ساس بکەین بۆ دووبارە ڕێکخستنەوەی کاروبارەکانی سەنتەر و دووبارە ڕێکخستنەوەی دەستەی کارگێڕی و هەموو ئەندامەکان بۆی بتوانین ئێمە لە داهاتوو کاری باشتر پێشکەش بە مناڵانی سەرجەم مناڵانی کوردستان بکەین. لە زۆربەی زۆری شوێنەکانی کوردستان هەموو ئەو بەرگانەی کە لە کار و بڵین تایبەتن بە سەنتەر ئێمە کارمانتیا کردووە لە ڕێک ئەو کارانەی کە پەیوەندی بە توندوتیژی مناڵەوە هەیە. خۆشبەختانە ئێمە لایەنی یاساییمان هەیە لە ناو سەنتەر کە هەر توندوتیژیەک لە هەر شوێنە کرابێ ئێمە بەدەم ئەو کارەوە ڕۆشتوین و خۆشبەختانە گەیاندومانەتە چارەسەر، ئیتریان لە قوتابخانەکان توندوتیژی کرابێ بەرامبەر مناڵ یان لە خێزانەکان یان لە هەر شوێنە کرابێ ئێمە کارمان لەسەر کردو و گەیاندومانەتە ئەنجام. ئێمە وەکو سەنتەر ئاگادارەکرێنەوە لە هەر توندوتیژیەک لە هەر شوێنێک بکرێ ئەو کاتە وەکو لیژنەی سەنتەر و پارێزەری یاساییمان هەیە ئێمە و وەکو لیژنە ئەچین سەردانی یا ماڵەکەکەین ئەو قوتابخانەیە ئەو شوێنەی کە توندوتیژیەکەی لێکراوە و کەیسی بۆکەینەوە دوایتر پێویستی بە هەر چارەسەرێک هەبێ ئێمە ئەیگەێنینە چارەسەر، ئەگەر بگاتە دادگاش ئێمە گەێنینە دادگا و کەیسەکە یەکلایەکەینەوە. دەورێکی کاریگەرمان هەبووە لەسەر کەمکردنەوەی توندوتیژیەکان، چکە لێرە و لەوێ لە هەر شوێنێک کە توندوتیژیەکە کرێ بەرامبەر بە هەر مناڵێک خۆشبەختانە ئاگادارەکرێنەوە ئێمەش بە جددی کاری لەسەرەکەین و توانیومانە ڕێژەیەک تا ڕادەیەک ناتوانین بڵین لە 100% توندوتیژیەکانمان کەم کردوێتەوە، بەڵام کارمان بۆ کردو و جێدەستمان دیار بووە.